لە هاوڵاتیانەکەم ئەوانەی کە لە هەولێرەوە ئەڕۆن بۆ سەفرە و سیاحە بۆ دەوەری باڵەکەتی بۆ دۆکان خاستنەوە ئەوە زەخمانە زۆر ئاگاداری مناڵەکانیان بن و بتوانن کۆنتترۆلیان بکەن چونکە بەڕاستی هەم لە گەنج هەم لە مناڵ ئەم ساڵ دیاردەکە زۆر بووە ینی بێغایەت زیادی کردووە بۆ خنکان ڕێژەیەکی زۆر مناڵەکانمانە خمکێن. ئایا بۆچی ئەخمکێن؟ لەبەرەوەی ئێمە ئامۆژگاری ئەولادەکانمان ناکەین، ئامۆژگاری ڕۆڵەکانمان ناکەین. ئەوە دایک و باوک زۆر غەڵەتن دەوایە. یەک ئەبێ ئامۆژگاری دایک و باوکان مناڵەکانمان گوێبیستی بن، ئامۆژگاری گەورەکان گوێبیستی بن. پێویستە لەسەر هەچ کەسێ هەچ ئەولادێک ئەبێ بە قسەی دایک و باوکە ئامۆژگاری دایک و باوک پیرەتێکژۆ. لە کوردستانê مثلا هەست و هشیاریە خەلکی زۆرە کێم بوو، یعنی کەس ئیحتیماڵی نادات بوو مەلە و مەلەوانی و کوبچکێت خۆ ڕابینن لە مەلەی. یعنی بیدایەتیان مثلا کوبچکێت خۆ تنێنە مەکتەبێ بە بچکێت خۆ فێرە مەلە بکەن لە تەمەنێک 5 ساڵی 6 ساڵی و هشیار بین کو چینە سا ئاوا بژنە بچکێت خۆ ئەوە ئاوە یا خەتەرە، یعنی تو نەشێ هەر گاوێ نەک بچکێت خۆ پاوێ نا ئاوێ و بچوک هەست بە هەندێ بکە کو ئاو یا مەترسی دانیە.